لە ماوەی 3 ڕۆژدا لە شاری سلێمانی 2 کەس کوژران و 3 کەسی تریش بریندار بوون. شەوی پێنجشەمە لە 2 ڕووداوی جیاوازدا 2 گەنج کوژران و هاوڵاتیەکیش بریندار بوو. یەکێک لە ڕووداوەکان گەنجێک بووە لە گەڕەکی چیا کە بەوتەی شایەت حاڵەکان گولەیەک بەرسەری کەوتووە و تا گەێنراوەتە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. پۆلیس دەڵێت لەسەر ئەو ڕووداوە بە فەرمانی دادوەر 2 کەس دەستگیر کراون. گەنجەکەی دیکەش لە گەڕەکی ڕاپەڕین بە گولە کوژراوە و لەسەر ئەم ڕووداوەشان پۆلیس دەڵێت بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە بووە. ڕووداوشان لە گەڕەشی چیا بووە، ئەو گەنجە لە سۆپەرمارکێتێکە فیشەشێکی پێوەنرا و دواتر تا گەیاندی بوو نەخۆشخانە گیانی لەدەستداوە. ئێمەش تا ئێستا هۆکاری کوشتنی ئەم گەنجە نازانین. دیارە پێویستەکە بە بڕێ دادەروتەی کە سوکاری وەرگین و تا بەرچاوڕوونیەک بن بە پۆلیس و ئێمەش لەسەر زەوی قەرارەکانی دادوەر ئیجراعاتی قانونی بکەین. دووەمیان لە گەڕەشی ڕاپەڕین بووە، کەسێکە بە ئەسڵ خەڵکی چەمچەماڵە، دیارە ئەوەی کە پۆلیس تحقیقی کردو ئەویش بە چەک کوژراوە لە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. بریندار بوو تا گەیاندی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستداوە. لێ کۆڵینەوەمان دەست پێ کردو و پێچێ و کێشەیەکی کۆمەڵایەتی بێ. لە 26 ئەم مانگەشدا بەهۆی ڕووداوێکی تەقەکردنەوە لە ناوبازاڕی سلێمانی 2 کەس بریندار بوون. 27 ئەم مانگەش لە هەولێر ژن و مێردێک کە خەڵکی ڕۆژاوای کوردستان بوون لە ماڵەکەی خۆیاندا کوژران. پسپۆڕانی دەرونی دەڵێن کەم تەرخەمی حکوومەت لە گەڕاندنەوەی مافی هاوڵاتیان لە کاتی بوونی کێشەدا وای کردووە هاوڵاتیان بە شێوازی خۆیان پەنا بۆ وەرگرتنەوەی مافەکانیان ببەن. ئەوەش هێندەی تر کێشەکان گەورەتر دەکات. کاتێکیش کە دزیەک ئەکرێ لە منتیقەیەکە یا کوشتنێک ئەبێت یا مەسەرەن هەر شتێک ئەبێتە، کاتێک کە حکوومەت خۆی، دەوڵەت خۆی، پۆلیس خۆی، شورتە خۆی ئەمانە توانیان کێشەکان چارەسەرکەن، خەڵکەکان ینی خۆیان هەوڵنان چارەسەریکەن. تۆ مەجبوری کە خۆت دزیەک لێ ئەکرێ بۆ نمونە، ئەبێ خۆت بە دوای دزەکە بگەڕێ، ئەبێ خۆت هەوڵی کێشەکە چارەسەر بکەی. دەی کە خۆت ئەمە ئەەکەیتە لەوانەیە هەندێ جار لە بری ئەوەی کێشەکە چارەسەرکەی کێشەیەکی گەورەتر دروست بکەیت. بەڵام ئەگەر شورتە ئەمەد ئاسایش ئەمەد بۆ حەل بکە، بە هیچ شێوەیە پێویستی بەوەنی خۆ چارەسەری بکەین. هەرچەندە پۆلیسی سلێمانی ئامارێکی لەسەر ژمارەی ئەو کەسانە بڵاو نەکردووەتەوە کە لە سەرەتای ئەم ساڵەوە بۆ هۆکاری جیاجیا کوژراون، بەڵام باز لەوە دەکات کە لەم مانگەدا حاڵەتەکانی کوشتن و بریندارکردن زیادیان کردووە، زۆر بەشیان بەهۆی کێشەی کۆمەڵایەتی و داراییەوە بوون. کارزان تارق نارتی، سلێمانی.